هەڵبژاردنە بەرنامە بۆ داڕێژراوەکەی 12 ئایار چەندان حاڵەتی دزینی دەنگ و ساختەکاری شەرمهێن و ئابروچوونی بۆ حیزبە تەزویرچیەکان بە دوای خۆی داهێنا تا ئەو ڕادەی دەنگی خودی کاندیدەکان بۆ خۆیان تۆمار نەکراوە. کاندیدی ژمارە 2 لە لیستی کۆمەڵی ئیسلامی لە سلێمانی دەڵێت لەو بنکەی خۆی و خێزانەکەی و کەسە نزیکەکانی دەنگیان تێدا داوە دەبوو زیاتر لە 35 دەنگ بەدەست بهێنێت، بەڵام تەنها 2 دەنگی بۆ هەژمار کراوە. لە چەندین شوێنە ئەمە ڕوویداوە، خەڵکێکی وا هاتووە مدیر محەتەکان خۆیان پیان و تومەڵێ لەم بنکەی ئێمە چەندین کەسی نەخوێنەوار هاتووە من دەنگم داوە بۆ تۆ بووە، ئێستا پێم سێرە دەنگەکانی تۆ تەنها 2 دەنگی لێماوەتەوە لەوە زیاتر نییە. بەڵێ من لە محەتەکەی خۆشم بە هەمان شێوە تەڵەن ئێمە دابەش بووین 2 کوڕم لە محەتەیەک دەنگیان داوە کەوتم ئاوای لێ هاتووە لە محەتەکەی خۆشمان کە خۆم و هاوسەکان و براکانیشم هەمووی لەوێ دەنگی داوە من خوانەی بڕە من 10 برام هەیە 35 برازام هەیە بەس هەموو دەنگەکانی من کۆکەیەوە لە هەموو ئەو مەنتیقایە لەوانەیە 35ەکە دەرنەچی. ئەمە کارەساتێکە بەڕاستی کە ناشارێتەوە. هەموو ئەوانەی کە لەسەر بنکەکانن بە لایەنگرانی دەسەڵاتیشەوە ئەوانەی کە دەنگیان بۆ یەکێتی و پارتیش دەزانن کە ئەم دەنگانە لە 100% ساختەکاریە کە هیچ بەڵگەی ناوێت. لە حاڵەتە سەیر و سەمەرەکانی حیزبە تەزویرچیەکان ئەوەیە لە زۆربەی ناوەندەکانی دەنگداندا کاندیدانی ژمارە 3 و 4 و 5 کۆمەڵی ئیسلامی دەنگیان بۆ هەژمار نەکراوە. بەو پێی کاندیدی ژمارە 3 لە لیستی کۆمەڵی ئیسلامی لە سلێمانی ڕای دەگەێنێت تەنانەت لەو بنکەیکە خودی خۆی و هاوسەرەکەی و ژمارەیەک لە کەسە نزیکەکانی دەنگیان داوە تەنها 1 دەنگی بۆ تۆمار کراوە. لە زۆربەی ناوەندەکانی دیکەش هیچ دەنگێکی بۆ نەهاتووەتەوە. دەنگەکانی من لە هەندێ مەحەتەیە هەر ژمارە 3 داخڵ نەکراوە کۆدی بۆ دانەنراوە و لە هەندێ مەکتەبیش کە بە نمونە لامە بە شخصی خۆم و کەس و کار معایرە دەنگیان داوە تەنها 1 دەنگمان هەیە کە نزیکەی 30 دەنگە بۆ نمونە. لە مەحەتەی تر هەبووە کە دەنگیان داوە بە هەمان شێوە دەنگ هەر تۆمار نەکراوە. هەتا هاوڕەکەم وتی کە خۆم سوێنی هاوڕەکەم هاتخوایم هەردووکمان دەنگمان هەیە وتمان بەڵێ یعنی ئەمانە هەمووی بە نەتیجە و بە نمونە لای خۆمان گەیشتۆتەوە بە خۆمان کە بەداخەوە زۆر بەداخەوە کە هەر دیارە هەندێکیان یان کۆدەکە تۆمار نەکراوە لەو مەحەتەیە یان دەنگەکە هەر داخڵ نەبووە. اینجا بەپێی ئەمەش ئێمە داوا لە دەنگدەرانی خۆمانەکەین کە هیچ کات بە هیوان نەبن کە ئومێدی گۆڕانکاری هەر نزیکە. ئەگەرچی حیزبە تەزویرچیەکان ساختەکاریان بە شێوەی ئەلکترۆنی و بەرنامە بۆ داڕێژراو ئەنجام داوە بەڵام بەدەرنین لە هەڵەی زەق و گاڵتە ئامێز و سەیر و سەمەرە کە بووەتە جێگای باس و نوکتەی بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و کۆڕ و کۆبوونەوەکان. بە نمونە جگەلەوەی دەنگی ژمارێک لە کاندیدەکان بۆ خۆیان و لیستەکان هەژمار نەکراوە بەڵکو بەشێکی زۆری دەنگەکانیان بۆ کاندیدێک دزراوە کە نەناو و نەژمارەی لەو لیستەدا نەبووە. سەرڕای هەموو ئەوانە هەڵە و پەڵە گەورەکانی ئەم بەناو هەڵبژاردن و پرۆسەی دەنگدزینە وای کردووە هاوڵاتیان لەلایەک خەم بۆ دەنگە دزراوەکانیان خۆن و لەلایەکی دیکەشەوە بە عەقڵیەتی حیزبە دەنگدزەکان پێ بکەنن. ئەحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.